تا ئێستا پەرلەمانی کوردستان یاسایەکی تایبەتی بە جینۆساید ناساندنی تاوانی کیمیابارانی هەڵەبجە دەرنەکردووە. لێپرسراوی نووسنگی هەڵەبجەی پەرلەمانیش دەڵێت لە وڵاتانی بیانی پەسەندکردنی تاوانی کیمیایی باران بە جینۆساید دەنگی پێویست نایەنێت. ئەمە سەردانی پەرلەمانەکانی پێشتر باسم کرد. پەرلەمانی یەکێتی ئەوروپامان کردووە، هی بەلژیکامان کردووە، هی ئەڵمانیامان کردووە و لەگەڵیانە دانیشتوین نزیک و گفتوگۆمان کردووە لەسەر ئەم بابەتە. پێشمان وتون ینی وتومانە پێویستمان بە پشتیوانی ئێوەیە بەڵێنیان داوە وادیان داوە کە پشتیوانیمان بکەن و لەگەڵ فراکسیۆنەکانی خۆشیان و لەگەڵ فراکسیۆنە جاجەکانی شا قسە بکەن لەسەر ئەم بابەتە. پێش فترەیەک لەمەوە پێش لە پەرلەمانی فەڕەنسا ئەم کەیسە با بڵێن کەسی جینۆسایدی گەلی کورد با بڵێن باس کراوە جوڵاندویانە، بەڵام لەبەرەوەی ئەو قۆناغا کەوەندەی کە ئێمە بە دوواداچوونمان کردووە پرسیارمان کردووە نیسابەکە ینی تەرتیب نەبووە تەواو نەبووە ینی نەتوانراوە لەو قۆناغا تێپەڕێ و بڕوات، بەڵام ینی بەڵێنیان داوە کە کاری لەسەر بکەن و هیچ خاڵێکی لاوازی کەیسی جینۆسایدی گەلی کورد نییە هەتاکۆی کە ینی نەناسرێت یا کاری لەسەر نەکەنوانە. ینی ئێمەش هاوشێوەی وڵاتانی کە دیارەکە هەموو بەڵگە و دۆکۆمنتەکان هەیە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری دەڵێت خەمساردی لە حکوومەتی هێرێم و پەرلەمانی کوردستانە. ئەو سیلسیلە ئازار و تراژیدیانەی تر کە بەسەر میلەتەکەمان هاتووە بەڕاستی ئەوەی هەڵ ئەگرت کە ئەوایە بەرپرسانی ئەم وڵاتە دەستگا ڕسمیەکانی ئەم وڵاتە چەندین ساڵە بیان توانایەکە ئیشی گەوریان لەسەر بکردا بۆ ئەوەی کە بتوانرێت کە کێشەی کورد لە هەموو عالەما بە جینۆساید بناسێنرێ. ماوەی لەمە پێش لە پەرلەمانی ئەوروپی محاولەیە کرا، بەڵام بەداخەوە سەری نەگرت، دەنگی نەهێنا. ئەمە جێی سەرسوڕمانە، بەڵام ئەوەی کە زیاتر جێگای سەرسوڕمانتی زیاترە ئەوەیە کە لە پەرلەمانی کوردستانی خۆشمان تاکو ئێستا یاسایەک دەرنەچووە کە کیمیابارانی هەڵەبجە و ئەنفال و کیمیابارانی شوێنەکانی دیکەی باخی شوێنەکانی دیکەی گەلەکەمان و کوردستان بە یاسا بە جینۆساید بناسێنرێ. دەیان تاوانی مرۆڤایەتی و کۆمەڵکوژی لە نمونەی کیمیایی بارانی هەڵەبجە کە کوردی بە دنیا ناساند بەرامبەر گەلی کورد ئەنجام دراوە کە سوکاری قوربانیانیش ئۆباڵی بێدەنگی و بە جینۆساید نەناساندنی ئەو تاوانانەیان بۆ کەم تەرخەمی بەرپرسانی کورد گێڕاوەتەوە کە وای کردووە بە سزاگەاندنی هاوکارانی ڕژەمی بەعەس کە بەشێک لە وڵاتانی ئەوروپین و دوا بکەوێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.